سلااو بینەرانی پەیجی زاری کرمانجی ئەم کاتتان باش بە خۆشحاڵین جارێکی دیار لە دیارێکی تایبەت بەوەی خۆشەویست گەشتنەوە بەرە خۆشەویستان لەم دیدارە تایبەتەدا لەگەڵ فەیسەل سادق بەڕێوەبەری گشت و گوزاری ئیدارەی سۆران باس لە پلانی ڕۆژانی جەژنی قوربان دەکەین هەروەها باس لە ئامادەکاریەکانی بەڕێوەبەری گشت و گوزاری ئیدارەی سۆران دەکەین کە چەند گەشتیار لەو ڕۆژانە سەردانی ئیدارەی سۆران دەگەن. کاک فەیسەل پێ خۆشحاڵ بوون لەو دیدارە. زۆر سپاس، زۆر بەخێر بێن سەرچاوە. زۆر سپاس. کاک فەیسەل ئەگەر سەرەتای پرسیارەکان لەوە دەست بکەین. پلانی بەڕاتی گشت و گوزاری ئیدارەی سۆران چییە بۆ ڕۆژانی جەژنی قوربان؟ بەڵێ زۆر بەخێر بن، سوپاس لەو دەرفەتە. بێگومان ئێمە داخلی وەرزی گەشتیاری هاوی نەبووینە لە کوردستان. خۆشبەختانە ئیدارەی سۆرانیش وەکو جەنابیشتان دەزانن و خەڵکیش دەزانیت ڕووگەیەکی گەشتیاری زۆر بەرچاوی هەرێمی کوردستانە و بە تایبەتی لە وەرزی هاوینیش ئێمە دەبینین کە ساڵانە شەپۆڵێکی گەشتیاری ڕووی تێدەکات. بۆیە ئەوە وای کردی کە ئامادەکاری پێشوەختە لە بابەتە بکرێت. ئێمە بە پێویستمان زانی ئەو ساڵ هەماهەنگی هەبیت لە ئامادەکاریەکان لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان هێزەکانی ئەمنی کە پێویستە بەڕاستی ناو بابەتەکە بن. ئێمە ئەو حاڵەتە ئاسایش و ئەمن و استقراری کە لە هەرێمی کوردستان خاڵی هەرە سەرەکیە کە گەشتیار ڕووی تێدەکات لێ پاراستنی ئەو بابەتە زۆر زۆر گرینگە بەنسبەتەمە الحەق ئەوانیش هەموو ئامادەیەکیان دەربڕیە لەو بابەتە. اینجا دێتە سەر ئەوەی لەوەی ڕوبەڕووی حاڵەتی نەخوازرا و نەبینەوە یان ئەگەر حاڵەتی نەخوازراویش خوا نەخواستە ڕوویدا هەندێک لایەنی دیکەش پەیوەستن پێ مەسەلەن تەندروستیە بەرگری شارستانیە بەداخەوە یانی یەک دوو حاڵەت لەو ئەخیرانە ڕوویدان لە ڕووبارەکان بەڵێوانە دوێ ئەو چەند ئەو دام و دەستگانش لەسەر خەت بنیان هەماهنگ بن لەو شوێنانە لە بوونی قەڵەباڵغی هەر باشە. اینجا مەسەلەی هاتوچۆ و ئەوانش بەنسبەت گەشت و گوزاریش ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی لە ڕێگای بنکەکانیشمانە و بنکەی چۆمان و بەڕێوەبەرایەتی برێم چۆمان و مێرگەسۆر و ڕواندز بە هەمان شێوە تیمی تایبەت دروست دەکەین. ئەو تیمانە لە ڕۆژانی بەر لە جەژن ئامادەکاری دەکەن لە شوێنە گەشتیارەکان سەردانی شوێنەکان دەکەن بنکە گەشتیارەکان بەسەر دەکەنەوە. ئەوەی ئێمە تێبینی دەکەین ئامادەیەکی باش هەیە شوێنە گەشتیاریەکان بە شێوازێکی زۆر ڕێکوپێک خۆیان ئامادە کردیە. ئەو ئامادەکاریەوەکران پێشبینەکەن ڕێژەی گەشتیاران چۆنە بۆ شوێنە گەشتیارەکان؟ ڕێژەی گەشتیاران تەبیعی ساڵ بە ساڵ لە هەڵکشاندایە لە دەوەری سۆران لە ئیدارەی سەربەخۆی سۆران و ئەو ناوچە گەشتیارانێکی هەیە بەهۆی ئەوەی کە ناوچەی گەشتیاری تازەش دێنەکایەوە. بەڵام بە تایبەت لە ڕۆژانی بۆنەکان و پشوەکان زیاتر حرەکەی گەشتیاری زیاد دەکات. ئەو ساڵش کە جەژنی قوربان دەکەویتە وەرزی هاوین و سەرەتای وەرزی گەشتیاری ئێمە تەوەقع دەکەین لە 35,000 گەشتیار ڕۆژانە بینە دەڤەری سۆران ئەو دەڤەرە بەسەرکردن ناوچە گەشتیارەکان بەسەر بکەنەوە. ئێستا ڕێژەی گەشتیاران چۆنە؟ ئێستا ڕۆژانە چەند گەشتیار ئێمە ناوچەکە دەکەن؟ طبعی ئاماری گەشتیاری ڕاستە بە شێوەیەکی ڕۆژانەش ئێمە ئیشی لەسەر دەکەین بەڵام عادەتەن کە ئیعلانی دەکەین ڕای دەگەێنین بە وەرز ئیعلانی دەکەین. این دەڵێن وەرزی گەشتیاری وەرزی زستانە ئەوە بوو گەشتیاری وەرزی هاوینە بەهارە پاییزە کە سۆران بەوە جیا دەکرێتەوە دەتوانێت هەر چوار وەرز گەشتیار بەخۆی بگریت. ئێستا ئاماری دوایین ئاماریمە کە وەرزی زستان و وەرزی بەهار بوو یانی لە 5 مانگی ڕۆیشتی ببرین ئی ساڵ نزیکەی 500,000 یانی 9 ملیۆن گەشتیار هاتوتە سەردانیکەر هاتوتە دەڤەری سۆران. ئەوان هەموو گەشتیار یان سەردانیکەرن چۆنە من گەشتیار هەندێک تایبەتمەندی هەیە لە بەخۆی بەخۆی ئەو گەشتیار هەر کەسێک بەنیازی گەشتکردن دێتە دەڤەری سۆران لە بازگەکان لە خاڵە سنووریەکان داخلی دەڤەری سۆران دەبیت بەنیازی گەشتکردن ئێمە ئەومان ئەژمار کردیە ئیدی بە سەردانی کەر بیت و یان گەشتیار بیت هەر یەک حیسابە چونکە کە داخلی لە بازگەکان داخل دەبیت بە نیەتی گەشتکردن ئیتر ئەوە بە گەشتیار بۆ ئێمە حیساب دەبیت. بەڵام ئەوەی جیاواز ئەوەیە کە ئێمە گەشتیاری بیانیشمان هەبووە گروپاتی بیانیمان هەبووە لە ئەوروپا لە کۆماری ئیسلامی ئیرانیش بابرین
ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر هیچ ژمارەی لابی گروپی گەشتیاری بنی گەشتیار دێن ئێمە گروپاتی گەشتیاری زۆر هەیە بە تایبەتی ئەوانەی ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراق بەدەیان گروپاتی گەشتیاری هاتیینە و بەردەوامی شەریکەکان و کۆمپانیەکانی گەشتیاری ئەو لەو حرەکەی بەردەوامن ئێستاش دڵنیایان کردین ئەو ڕۆژەی هەندێکمان بینین دڵنیایان کردینە لەوەی کە داوایەکی زۆر لە خوار و ناوەڕاستی عێراق لەلایەن خەڵکەوە هەیە کە گەشتی هەرێمی کوردستان بکەن بەنسبەت گەشتیاری بیانی دەرەوەش کە ئەمە بە گەشتیاری دەرەوەی هەرێمی کوردستان حساب دەکرێت لە کۆماری ئیسلامیان ڕۆژهەڵاتی کوردستان هاتوونە لە سەروی 120 هزار گەشتیار لە 6 مانجی ئەخیری یعنی 6 مانجی ئەو ساڵە داخلی هەرێمی کوردستان بووینە و هاتوونەتە دەبەری سۆر کەواتە بەپێی ئەو پلانە و ئامادەکاریی ئێوەتان کردووە بڵێن پێشبین دەکەن ڕێژەی هاتنی گەشتیاران لەم جەژنەدا بەراورد بە جەژنی دیکە بڵێن ڕابردوکە جەژنی قوربان بووە ڕێژەی گەشتیاران بەرز بێتەوە یان بزم بێت چۆن بێتن بەنسبەت بەراورد پێکردنی هەر وەرزە و گەشتیاری خۆی هەیە لە وەرزەك لە وەرزێک جیاوازی دەبێت بەڵام باسی ئامادەکاریەکانت کرد ئایا ئامادەکاریەکان لە وەرگرتنی ئەو هەموو گەشتیارە هەیە یان نییە پرسیارەکە دەکرێت بەو شێوازە بیت بەڵێ ئێمە دەڵێن بۆ ئەوەرزی هاوین ئێمە لە سەروی 50 هزاریش بە شێوەیەکی ڕۆژانە گەشتیار ئەگەر بێتە سۆران و ببینتەوە مەزاری تێدای یعنی دەتوانین ئیدارەی سۆران تەحملی ئەو هەموو گەشتیارەکەت ئۆتێل و مۆتێل و شوێنە گەشتیارەکان بڵێن وەکو باسم کرد شەوانە ئۆتێل و مۆتێل هەیە لە ئیدارەی سۆران بەڵێ وەکو باسم کرد ینی بۆ وەرزی هاوین دەتوانین ڕاستە بۆ وەرزی زستان نا بۆ وەرزی بەهار زەحمەتە کە گەشتیار نەتوانین لە دەرەوە بمینتەوە شەوانە بەڵام بۆ وەرزی هاوین لەبەر ئەوەی کەپرە گەشتیارەکانیش دەتوانن ئێستا خۆشبەختانە دوای ئەو بەدواداچوونانەی کردی چمان لەو 1-2 ساڵی کەپرە گەشتیارەکانیش دیزاینەکانیان و شێوازەکانیان و خزمەت گوزاریەکانیان گۆڕاینە مەسەلەن خزمەت گوزاری کارەبایە ئاوە مەسەلەن خصوصیاتی تایبەتی کەسەکەیە توانرایە بە شێوازێک ڕێک بخرێت کە کەسەکە دەتوانی شەوانش بمینەوە ئەگەر خێزانیش بن و ئەگەر سەڵتیش بن دەتوان لەو شوێنە گەشتیاران بین لێ من دەرێم لە سەروی 50 هزار کەسیش بە شێوەیەکی شەوانە دەتوانن ینی ناوچە گەشتیارەکە دەتوان بخۆیانەوە بگرن هەر لە بڵێن قەزای ناوەندی سۆران شوێنە گەشتیارەکانیان لە ڕواندا سەر ئەو شوێنە بۆ چۆمان مێرگە سۆر بڵێن سیدەکان کە ئێستا بووتە قەزا چیتان کردووە بۆی گەشتیاریش ڕوو لەو شوێنانەش بکەن قسەکەی مە کە باز دەکەین ئەو قسەی کە دەکەین گشتگیرە ئەمە وەکو بەڕێوەبەتی گشتی قسە دەکەین باسیشم کە لە بیدایەتەکەی ئەو پرۆسەیە یان ئەو جموزۆڵە گەشتیاریە هەموو ناوچەکان دەگریتەوە ینی ئەوەی ناوچی سۆرانی زیاد دەکات و ئەوەیە کە ئەوەی دێت گەشتیاری دەڤەری باڵەکایەتی جیاوازە تایبەتمەندی خۆی هەیە سروشتەکەی جیاوازە ئەوەی دێتە ڕوانز و بێخاڵ و فەقیان و وەرتێ ئەوە جیاواز تایبەتمەندی و جیاوازی خۆی ئەوانەی دەڤەری مێرگە سۆریش بە هەمان شێوە لێ هەموو ئەوانە بەیەکەوە ینی دەتوانین برێن حەزی گەشتیار لەو منطقێ زۆر زۆر باش دەتوانیت تەمەتوع بکات و ئارەزۆکانی خۆی جێبەجێ بکات چەند شوێنی گەشتیاری لە ئیدارەی سۆران هەن گەر بە ژمارە پێمان بدەین دیسان دەگەڕێمەوە سەر ئەوەی لە وەرزێک لە وەرزەک گۆڕانکاری دەبێت ئێستا کە وەرزی هاوین دێت ئێمە سەیرانگاکان خانوەکانی گەشتیاری کۆمەڵگاکان گوندی گەشتیاری هەوارگا خانی گەشتیاری کەپراتی گەشتیاریەوە هەموو دەبنە شوێنی گەشتیاری لێ لە هاوین ئەوانە هەمویان دەکەونەویش ئەوجا ئەمە لۆ بەرچاوڕوونی جەنابەت دەڤەری سۆران دەتوانیت نزیکەی 5 تا 6 هزار کەس شەوانە بەخۆی وەبگری لە هۆتێل و مۆتێلەکان نزیکەی 3 هزار سەرینمەیە سەرینمان هەنا و ئێستا لە زیادبوونیشدا ینی ئەو ساڵ دەتوانین برێن بەبوونی هەندێک پرۆژەی دیکەش درێژەکە زیاتر دەبێت زیاتر لە 1000 کەپری گەشتیاری هەیە ئەو کەپرە گەشتیاریانە دەتوانێت نزیکەی 5-6 هزار 10 هزار کەسیش لە خۆیەوە بگریت شوێنێکی گرنگ گەشتیاریە کە ئێستا لە خۆناغی جێبەجێکردن دابێتن دەتوانین بە ناوچە باسی بکەین جموجۆڵەکی گەشتیاری دروستکردنی پرۆژەی گەشتیاری باش لە دەفەری باڵەکایەتی ئێستا لە ئارادایە ئەمە دەتوانین بێن ئەوە نمونەیەکی زیندووە لە ئیدارەی سەربەخۆی سۆران لە بەڕێوەبەتی گشتی گەشت و گوزاری سۆران کە وەکو پرۆژەی گەشتیاری لەوێ خەریکن 3-4 پرۆژەی زۆر باشی گەشتیاری ئێستا تەقدیم کراینە هاتوونەتە بەردەستمان
لۆی بکرێنەوە لەوێن دەوێت گوندی گەشتیارینە کۆمەلگای گەشتیارینە کە زۆر سیمای گەشتیاری ناوچەکەش دەگۆڕێت. ئێوەکو بەڕواتی گەشتی گوزاری بڵێن ئیدارەی سۆران چۆن هاوکاری ئەو کەسانە دەکەن کە پرۆژەی گەشتیاری بکەنەوە؟ بەڵێ وڵای ئێمە هەموو ئاسانکاریەک دەکەین هەرچی لە تواناماندا هەبیت لە ئاسانکاری و لە ڕێکارەکان و لە هاوکاریکردنیان لەوەی کە لە دانانی دیزاینەکان لە بابرێم ئەو ئاسانکاری دیکەی ڕێگاوبانە پێویستەکانی کارەبایە پێداویستەکانی ئاوە ئەو شتانەی کە پێویست بی لە ئەو شوێنە گەشتیاریانە لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەوڵ دەدەین ئەو پرۆژە گەشتیارێنە بە کاملی جێبەجێ بکرێن نەک شتێک بکرێ شتێک چکە نقصانی دیکەی هەبیت. لۆ ئێمە لەو بوارەی لە مەسلەی ڕێپێدان لە مەسلەی دیزاینکردن لە مەسلەی ئایا ئەو پرۆژەی لەو شوێنە دەگونجێ یان ناگونجێت گونجاو لەو شوێنە دروست بکریان نا ئێمە هەموو ئەو ئاسانکاریان لەو خەڵکە دەیکەین بە حکمی ئەوەی کە تەجروبەی ئێرە حکوومەت زیاترە لە خەڵکی وبەرهێنەر بۆ ئێمە لەو بابەتش بڕاستی لەگەر ئەو وەبەرهێنەرانە بەردەوام ئەو گەشتیارانەی زیاتر کە ڕوو لە ئیدارەی سۆران گەشتیاری کام شوێنە زیاتر طبعی گەشتیاری ناو خۆیمان هەیە بە تایبەتی منطقەی ئاکرێ و دهۆک بەڵام دەڤەری سلێمانیش بەڕاستی ئێستا خەڵکی سلێمانیش زۆر دێتە ئەو دەڤەرەی ئەوەی ناوخۆی جگە لە هەولێر بەڵام ئەوەی زیاترە عەرەبە لە خوار و ناوەڕاستی بە ناوەڕاست و باشووری عێراق دێن ئەوەی کە زۆر زۆر ناوچە گەشتیارەکان بەسەر دەکاتەوە وەکو گەشتیاریش دەمینیتەوە زیاتر ئەوەیە. زۆر جار بەپێی بەدوچۆنەکانی زاری کرمانی کە بەدوچۆن کرد لە پرۆژە گەشتیاریەکان یان لە شوێنە گەشتیاریەکان گەشتیاران گلەیانەوە لە گرانی نرخ و شوێنی مانەوە ئێوەکو بەڕواتی گەشت و گوزار بڵین چۆن بەدوچۆنتان بۆ شوێنانە کردووە؟ طبعی ئەمە لەگەر شوێنە گەشتیارەکان ئەوانەی مۆڵەتیان لە لای مە هەبیت مۆڵەتی کارکردنیان هەبیت زۆر وردین و بەردەوامیش بە دووەداچوونیان دەکەین و ئەو شوێنانەی کە بە بێمۆڵەت ئیش دەکەن ئەمە طبعی ملاحەزەمان لەسەر ئەوانە هەیە و هەیە شوێنێک کە بێمۆڵەتی بەڵێ زۆر شوێن هەیە زۆر شوێن هەیە تا ئێستاش ڕۆیشتیە پرۆژەکەشیان دیارن و بەرچاو کێشەکەی مە لێرەیە ئەمە لەگەوانی لەگەر مۆڵەتیان هەیە و زۆر بە ئەوەی دەڕۆین بە جددی دەڕۆین لەگەر ئەوانەی مۆڵەتیان نییە ئێستا یەکلا بووینەوە لەسەر ئەوەی کە بە هیچ شێوەیەک بڕاستی ئەمە نامانەوێت کەرتی گەشتیاری ینی شەلەلی تێبکەویت بەڵام بەو شێوەیە بڕوات لەبەر ئەوەی ئەوانەی کە مۆڵەتیانی هەستەکەین استقلالکردنی شوێنە شتەکان لە لایوانە زیاتر ئەوانن کە مۆڵەتیان نییە سەر بەخۆ ئیش دەکەن ئیشی ڕەش دەکەن استقلالی بابەتی ئەو گەشتیاریش دەکەن لێ بەڕاستی ئەو شوێنانە دەخینە ژێر ڕقابە چاودێری و دەخینە ژێر غەراماتی زۆر قورسیش کە بە قازانجی گەشتیار تەواو ببێت. ڕێنمای نوێ ئەوەیە هەو شوێنانەی کە مۆڵەتی گەشتیاریان نییە شوێنی گەشتیار مۆڵەتی گەشتیاریان نییە ئەگەر بێت و پابەندی دەرهێنانی مۆڵەت نەبن بەڕاستی دەکەونە ژێرباری ئەوەی کە مۆڵەت کە ئەوانەی چەند ساڵی ئیشیشیان کردی هەمویان لەسەر حیساب دەبیتەوە ئەوەش بۆ لۆیان قورس دەبی بەڕاستی لۆ ئێمە بانگەواز دەکەین هەموو ئەو شوێنانەی کە مۆڵەتیان نییە بە زووترین کات بێن مۆڵەتی خۆیان دەربینن ئەگەر نابڕاستی ڕێکارەکان زۆر قورس دەبی لە سەریان لە داهاتوو و ئەوانش بەڕاستی کە مۆڵەتیان هەیە ئەمە بەڕاستی سوپاسیان دەکەین کە ئیشەکەیان بە جوانی ڕۆیشتیە و پابەند بووینە لەلایەکی دیکەش ئەو پرسی دەگەڕێمەوە سەر ئەو پرسیارەی جەنابەت بەنسبەت ئەو گلەی و گازندانی لای گەشتیار ئەمە لە ئەو جێژنە و بەردەوامیش دەبین تا مانجینەوە لەگەڵ گەشتیاران لە شوێنە گەشتیارەکان فۆرمی ڕاپرسیمان هەیە تەبی لەولا گوێمان لێ دەبیتەوە کە گلەی هەیە و هەندێک گلەیش جددینە لە نرخلا لە کوالیتیە لە خزمەت گوزاریەکانە کە لەوێن دەرێزی بەجێ دەکرێن یان لە استقلالکردنی گەشتیارە ئێمە فۆرمەکە دەینە گەشتیارەکە بەخۆی پڕ دەکاتەوە بە زمانی کوردی و عەرەبیشە بەخۆی گلەیەکانی خۆی دەنووسیت ئەگەر ڕای لە شوێنەکەیە با بنووسیت ئەگەر ڕای لێ نییە هەر گلەیەکی لەو بابەتەی هەیە کە جەنابەت باس کرد و ئەمەش ئاماژەمان پێی کرد کە لۆمە تۆمار دەکات ئێمە بەڕاستی دەگەڕین نووسری ئەوە دەبیتە فیدباکە زۆر باش کە ئەمە لە ئایندا ئەمە لەو جێژنەوە دەست پێ دەکەین یعنی ئێستا فۆرمەکان من حازرن لەو جێژنەی وەتایە مانجینۆ ئەو پرۆسێ بەردەوام لە هەموو قەزایەکە هەموو قەزایەک دەواازەی حاجومەران برین بەم دوان دەواازەی زیدیش کراوە ئەوە تا چەند کاریگەری هەبووە لەسەر زیادبوونی ڕێژەی گەشتیاران بێگومان کاریگەری هەبووە ئێستا جم و جۆڵەکە زۆر خێراتر بووە ئەو کاتێک کە 6 سعات پێویست بوو خەڵک لە باکووری کوردستان داخلی باشوور بیت یان لێرە داخلی باکوور بیت ئێستا زۆر سەهل بووە ئیشەکە بوویتە چەند سعاتێک 2-3 سعات
زۆر حرەکەیکە هەستی پێ دەکەین بەڵام مایتی هێشتاش دووە پەیام چیە بۆ برین بۆ گەشتیار زۆر باش ئێمە سوپاسان دەکەین زارێکی دیکە بەنسبەت گەشتیاران و هەموو ئەو سەردانی کەرانێک کە دێنە دەبەری سۆران ئێمە تکاور زامان لێیان ئەوەیە تا پێیان دەکرێت پابەندی پاراستنی ژینگە بن ئەو ژینگەی ئەوانە سوودی لێ ببینن ئەوانەی لە دوانیش دێن سوودی لێ ببینن لۆی ئەو پاکوخاوێنی گرینگە بەنسبەتەوە بەڕاستی هەر کەسە و زەبڵ و خاشاکە لە دوو خۆی بەجە بێڵێ دەبیتە ئەرکەچی قورس لۆمان لۆیە چاومان لەوەی ئەوانی شاوکاریمان بن لەلایەکی دیکە ئێمە دەبینین ئێمە پەتایەکی زۆر کوشندە ئێستا لە هەرێمی کوردستان بڵاو بوویتەوە خۆیان بپارێزن تا دەکرێت لە بەکارهێنان و یان کڕینی شتومەکی بە تایبەتی گۆشت لەو قەسابانە یان لەو گۆشت فرۆشانەی کە لەسەر چەقامە گشتیەکان دەیفرۆشن بە نایاسایی هەوڵدەن لەو شوێنانە بیکڕن کە مەرجە تەندروستەکانی تێدا بیت لەلایەکی دیکەش بابەتی هەندێک شوێن هەنە بە تایبەتی ڕووبارەکان ئەو علاماتانە ئەو هێمانەی دانراینە لەوەی کە گەشتیار نزیکی نەبیتەوە شوێنەکە گونجاونیە لەو مەلەوانی شوێنەکە گونجاونیە لەو دانیشتن و یان پەڕینەوە خۆی لێ بپارێزن حتا لە مەسلەی وێنەگرتنیش بەداخەوە ینی خەڵکەکە دەبینی لەسەر لۆ وێنەگرتنێک تووشی هەندێک ڕووداوی ناڕەحەت دەبیت ئەمەش هەمومان پێ دڵگرانین لۆیە تا دەکرێت بەڕاستی خۆ لەو بابەتانە بپارێزن بە پێ ڕێنماییەکان بڕۆن وا دڵنیاشم شوێنە گەشتیاریەکان هەموو ئەو ڕێنماییانە لیان لی مەوجودە و هەر تێبینێتیشیان هەبیت ئێمە ژمارەیەکمان هەیە لە شوێنە گەشتیاریەکان بە تابلۆی گەورە هەڵواسراینە دەتوان لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانە پەیوەندیمان پێ بکەن. زۆر سپاس کاک فەیسەل. زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش. زۆر سپاس بۆ کاک فەیسەل سادق بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری ئیدارەی سۆران. بە هیوام گەشتیاران کاتێکی خۆش لە شوێنە گەشتیاریەکانی ئیدارەی سۆران بەسەر بن تا دیدارێکی دیکە ببینن بەخێر.